هەولێر لە درێژەی یاریەکانی هەفتەی 24 خولی نایبی عێراق میوانداری نەفتی وەسەط دەکات. یاریەکە لە کاتژمێر 1:30 دوای نیوەڕۆی ڕۆژی سێشەممە لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. هەولێر دوای ئەنجامدانی دوو یاری لەسەر یاریگای دوهۆک وەک یاریگای خۆی جارێکی دیکە دەگەڕێتەوە سەر یاریگای فرانسۆ هەریری بۆ ئەنجامدانی یاریەکان لێەوە. دروستکردنی پێکاتەی تیپی تۆپپێیانی نەفتی وەسەط لەسەر من بوو. من بەرپرسیار بووم لە هێنانی هەر یاریزانێک بۆ نەفتی وەسەط. بۆیە باش دەزانم کە کۆمەڵە یاریزانێکی زۆر باشن، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. بەڵام ئێستا تیپەکەم یانەی هەولێرە، یاریزانی باشی هەیە. شێوازی یاریکردنی هەولێریشم زۆر بەدڵە کە لەگەڵ من دەگونجێت. هەستێکی زۆر ئاساییم هەیە. سەرەتای وەرز لەگەڵ نەفتی وەسەط بووم، ئێستاش هەولێر. شتەکان ئاسان نین، بە تایبەت یاریەکەی سبەی بە تایبەتتر بۆ من، بە هیوای سەرکەوتن بۆ هەمووان. یانەی هەولێر بۆ یاری نەفتی وەسەط کێشەی دابڕانی یاریزانانی دەبێت. هەریەکە لە نیاز محەممەد و ئاکام هاشم بەهۆی کارتەکانەوە و دیدار غازی و محەممەد حەسەنیش بەهۆی پێکانەوە. ئەگەریش هەیە نەوزاد عەبدولحەمید و ئەرکان ئەمیر نەتوانن لە یاریەکە بەشدار بن. من بەشەیەکی باش خۆمان ئامادەکردو بە یاریەکەی سبەینێ و پێویستە بینە بۆ ئەوی لە ڕیزبەندی ئەخیرەکان بینە پێشەوە. ئەلحەمدوللا سوپاس بخوا ماوەی چەند یاریەکە ئەنجامەکانمان باشە و هیوادارم لە یاریەکەی سبەی سەرکەوتوومان دەستبێنین. یانەی هەولێر لە خولی نایبی عێراق 23 یاری ئەنجام داوە و خاوەنی 25 خاڵە و لە خانەی سێزدەمی ڕیزبەندی یانەکانە. نەفتی وەسەطیش بە 36 خاڵ لە پلەی پێنجەمی یانەکانە. لە قۆناغی یەکەم نەفتی وەسەط بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە نەجەف لە هەولێری بردبەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.